فرقەی مۆسیقای چەکاوە یەکێکە لە گروپە جوان و تایبەتەکان کە لە شاری سەقزی خۆشەویست و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە. دیارە زۆر بەڕێز ماجید ئیمامی هەم بەڕێوەبەری ئەم فێرگەیەیە و یەکێکە لەو موسیقار و موسیسیانە بەناوبانگانەی کە توانیوێتی ساڵانە چەندین فێرخواز لە نێو فێرگەکەی خۆیە وەکو ئەڵێن بە شێوەیەکی خێرخوازی واتە بە شێوەیەکە بێ بەرامبەر بێ و چەندین فێرخوازیش بتوانن کە بە شێوەیەکی باش ببنە موزیسیانێکی بەتوانە و بێ بەرامبەریش بتوان لەلایەن ئەم مامۆستا ئازیزەوە بتوانن فێری موزیک ببن. من ماجید ئیمامی مدیر مەسئولی گروهی چەکاوەک کارگای چەکاوەک کە حدودی 2 ساڵ وردەیە کە دەستمان کردووە بەکار و ئەم نەخۆشیە نەحزەش کە بوو کۆرۆنا بەبوونەوەی ئەوە زۆر نەماتوانین فعالیەتەکانمان گوستەردە بکەینەوە و هەمیشەش کەسری وەختمان هەیە هەرچەند کە زۆر جار مەسەن دوو مانگ تاحتیلمان نەکرد هەر بەخاتری وەزعیەتی خرمزی سەقز هەر لەبەر سڵامەتی مناڵەکان و جامعە کلاسەکانمان تاحتیل کرد ئەوە بوو زۆر دەست و باڵمان باز نەبوو ئەڵان کە دەست بەکار بوونێتەوە هەر لە ئەرزی ئام 1-2 مانگەیە نزیک بە 15-16 دانە ئیجرامان بۆ ئیجرای زندە لە هەم کۆنسرتی خیابانی هەم مەیدانی هەم لە سینەماش کە تازەگی کۆنسرتمان بووە و مناڵەکان وەکو هاوکلاسی هایەکی زۆر باش بەیەکەوە خەریکین تەمرین دەکەن من خۆم ئەسمە خزمەت کاکە پەشەنگی کامکار لەبێشت فێرە بوو دێم هەر دادەکانی ئوستاد کامکار دێم ئینتقالیان بە هاوکلاسیەکانم لێرە. ئەسلی سازەکەم سنتورە وەلێ بۆ نوتکردنی ئاهەنگەکان چونکە ئێمەڵان کتێبێکمان بەدەستەوە بووە و نووسیومانە ئاهەنگەکانمان گشتی نووسیوە دەستگاکانیمان جیا کردوێتەوە مەسەڵەن ئەمە شوورە ئەمە ماهورە ئەمە هومایونە هەتا گۆشەکانی مەسەڵەن لە هومایونە گۆشەی چەکاوەکە نووسیمانە ئەمە هومایونە گۆشەی چەکاوەکە یا گۆشەی بیدادا نزیک بە 100 دانە ئاهەنگمان نوت کردووە ئینشەڵا زیاتر لە 1000 ئاهەنگە نووسیمانە هەم نوت یەکەین هەم سۆلفێژ یەکەین کە هونەرجوەکان ڕاحەت بتوانن وەختێک کە ئێمە سۆلفێ مەسەڵەن سی دۆ سی ئیترەویش ڕاحەت لەسەر سازەکەی لێیە نوتەکەش لەبەردەستیایەتی شێعری خانەدەکەش لەبەردەستیایەتی و ینی هیچ بەهانەیەکی نامێنێ هونەرجوو بە 1 جەلسە 2 جەلسە هەوای ئەم هونەرجوانە دێن ڕاحەتەوە ئاهەنگانەی ئیجراکەن و بێگیر و گرفت. من ئێلیسا محەممەد دووستم لە ساز و ئاوازی چکاوەکۆ چکۆلەترین عەزوی ئەم گروهەم 8 مانگە لێرە کارەکەم ئاهەنگەکان سۆلفێژەکان و نوتەکان فێر بووم زەربی پا لەگەڵ چەندانە ئاهەنگە. من دانا مەحمودیم بە لە هەرچێ تەشەکورەکەم لە ئاغای مامی زۆر زەحمەتی پێمان و کێشا من لە مەدرسەی خۆمان تەک چەندانە دانش ئامۆزەکان لە ئوستانی کوردستان مەقامان هێنەوە لای ئاغای مامی ئاهەنگهای زۆر فێر بووین سۆلفێژ نوتخانی چەندانە لە گۆشەکانیش فێر بووین دەستگاکان مەسەڵەن وەکو دەستگای ماهور شور سێگا چوارگا هومایونەوە ڕاستپەنجگا زۆر لە دەستگاکانی تر. ئەم جەماعەتە کە لێرە بینن ئەمە تقریباً 1/3 هونەرجوەکانمانن زۆرتریان بە مەجازی کارەکان یا دانشجوون یا مەسەڵەن زۆریان خانمن ناتوانن ڕاحەت بێن خانەوادەکانیان ئیجازەیان پێنایەن لە مەجازیە ڕاحەتر فێرە بن بۆ ئیجراکانیش هەر دووارە ئازادیان نییە ئیتر جامعە و مەحدودیەتی تایە. لە ساڵی 98 هاتم بۆ ئامۆزشگا و زۆرش عەلاقەم بە سەنتور بوو و دەستم پێ کرد و تایسش هەر بەردەوام بووە. لە زمانی ئەفتتاحی ئەم ئامۆزشگا من لە خزمەتی ئاغای ئیمامیا بووم تەنها ئامۆزشگایە کە لە سەتحی شارە بە نەزەرم
ڕەدیف کارەکات هۆنەرجۆکانی فێرەکات متاسفانە زۆر یەک لە ئامۆزشگاکان ڕەدیف کار ناکەن لەگەڵ هۆنەرجۆکانیان ئەوبەت بۆ سازی سنتور بە لوتفی خوا و تەلاشهای بێدەرێغی ئاغای ئیمامی ئێمە توانیمانە واقعاً قەدەمهایەکی گەورە تەجروبەهایەکی گەورە کەسب بکەین بۆ ئیجراهای گروهی لەسەر سێنا ئێمە لەم ئامۆزشگا توانیمانە سۆلفێژ نۆتخوێندنەوە فێربین تەمرین و گروه نەوازی فێربووین دەستگاکان و ئاوازەکان فێربین و گۆشەهایە کە مختلف لە ئاوازهای مختلف بتوانین تەشخیصی بین